دا ڕۆژە چوارشەمەیە کورتکونەکشن لەسەر پلاتفۆرمێن دەنگی ئەمریکا و سەتەلایتە NRT تێوەشاندن. سڵاو و ڕێزنگەرم ژ من دەخینەشەمە و بەفراوی نووری. لە بەرنامەی کورتکونەکشنی ئەمڕۆدا سەرنج دەخەینە سەر دوایین زانیاریەکان سەبارەت بە گرتنەبەری ڕێوشوێنەکان بۆ لێکۆڵینەوە لەسەر ڕووداوەکەی پەرخ و دوایین زانیاریەکانیش سەبارەت بە پرسی سەرۆکایەتی عێراق و هەروەها کۆمەڵێک راپۆرت و گفتوگۆ سەبارەت بە ناوخۆی ئەمریکا لەوانەش زانیاریەکان سەبارەت بە گردبوونەوەی ڕەخنەگران و لایەنگرانی دانۆڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا لە واشنگتۆن. هەر بەرنامە ئیرۆدا کێشەیە کێمبوونە ئاوێ لە هەرێما کوردستانە عێراق و لە عێراقیژی دچە ئازدەیە. دانۆڵد ترامپ فشارەکانی هەندێک لە هاوڕێ کۆماریەکانی بۆ دووبارە نەکردنەوەی بانگەشەکانی سەبارەت بە دزینی ئەنجامەکانی هەڵبژاردن لە بەرچاو نەگرت و پێداگری لەسەر ئەوە کرد کە بۆ جاری دووهەم خۆی بۆ کۆشکی سپی کاندید دەکات و ڕێگەش بە دوژمنەکان نادات ڕێگری لە بەردەم یا دروست بکەن. سەرۆکی پێشووی ئەمریکا لە وتارێکدا لە واشنگتۆن لە یەکەم دەرکەوتنیدا لە دوای جێهێشتنی پۆستەکەی لەو شارەدا سەرەڕای ڕاگەیاندنی کاندیدکردنی خۆی بۆ خولی داهاتوو وتی کە کۆماریەکان جارێکی تر با بڵێن سینات و ئەنجومەنی نوێنەران و کۆشکی سپی وەردەگرنەوە و لەلایەکی دیکەشەوە مایک پێنس کە لە سەردەمی ترامپدا جێگری سەرۆک بوو پێدەچێت هەروەها کاندیدێکی سەرۆکایەتی داهاتووی ئەمریکا بێت. پێنس لە بانگەشەکانی ترامپ سەبارەت بە ئەنجامەکانی هەڵبژاردن کە گوایە ئەیگود ئەنجامەکان دەزراون خۆی دوورخستەوە و پێشتریش لە بۆنەیەکی جیاوازدا لە پایتەختی ئەمریکا ڕایگەیان کە کۆماریەکان پێویستە سەرنجیان لەسەر داهاتوو بێ بۆ ئەوەی سەرکەوتن بەدەست بهێنن. ترامپ لە وتارێکدا باسی لە ئەمریکا کرد کە لە ئیستادا بەدەست تاوان و توندوتیژی و مادە هەوشبەرەکان و کۆژبەرانی نایاساییەوە دەناڵێنێت و گوتی حکوومەتی فدراڵی داهاتوو کە لەلایەن کۆماریەکانەوە کۆنتڕۆڵ دەکرێت دەبێت سزای لە سێدارەدان بەسەر بازرگانی مادە هۆشبەرەکاندا پسە بهێنێت، پاسەوانی نیشتمانی بەکاربهێنێت بۆ وەستاندنی توندوتیژی لە ویلایەت و شارەکان. دژبەر و ئالگرین سەرۆکیبەری دۆناڵد ترامپ لە واشنگتن جڤیان دۆ سێشەمێ دەما ئەو هاتی پایتەختی نیشتیمانی ji بۆ خوێندنا گۆتارەکێ لێ داویە جڤینەکە بلندا دوو ڕۆژیە پشتەوانین خوا لە پەیمانگەها ڕێبازان یا بناوێ ئەمریکن فەرست. بدەهان خۆپیشاندەرین لێ دژی سەرۆکێبەرێ لە هەردوو لاین جادێ لە دەرەوەی جهێوەی جڤینێ ڕاوەستیابوون. پشتەوانین ترامپ جی لە هەمان جه گەهابوونە هەف لێ هەبوونە پۆلیسان هەردوو کۆمێن خۆپیشاندران ji هەف ڤەقەتاندبوون و چ ئالۆزیژی دەرنەکەتن. بۆ زانیاری لەسەر وتارەکەی سەرۆکی پێشووی ئەمریکا و کاریگەریەکانی لەسەر ئەنجامی ئەو لێکۆڵینانەوەی سەبارەت بە هێرشەکەی سەر کۆنگرس لە ئارادایە دەڕۆمە لای هاوکارم بەڵێن ساڵح کە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵماندایە. بەڵێن ئەو کاتت باش بڵێن وەک دەزانی سەرۆکی پێشووی ئەمریکا دەیویست دەمێ بزانم دەیویست چی بە هاوڵاتیانی ئەمریکا بڵێ لە وتارەکەیدا لە واشنگتۆن. خاڵی هەرە گرنگ لە وتارەکەیدا ئەو ئاماژانە بوو کە بە ناڕاستەوخۆ دەیکرد پێدەچێت جارێکی تر خۆی هەڵبژێرێتەوە بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا لە ساڵی 2024دا. خاڵێکی تری سەرنجڕاکێژەوە بوو ڕێک دانۆڵد ترامپ دەیویست ئەو شتە بڵێ کە خۆی دەوێت بیڵێ و بۆ ئەو مەبەستەش هاتبوو هەروەکو دوێنێش ئاماژەمان پێکرد ئەویش ڕەخنە و ناڕزایی بوو بەرامبەر بە ئەم بەڕێوەبەرایەتی ئێستای سەرۆک بایدن تەنانەت بەو شێوەیە ناودێری کرد کە بەڕێوەبەرایەتەکەی بایدن ئەمریکای هێناوەتە سەر چۆک. جارێکی کەش دانۆڵد ترامپ بەرەنگاری لە سیاسەتەکانی پێشووی خۆی کرد و داکۆچی لە خۆی دەکرد بۆ ئەو سیاسەتەی بۆ ڕێگەگرتن لە کۆچبەری هەی بووە ئەو ئەڵبەتە ناوینە کۆچبەری و تاوان. باشە بەڵێن بەڕای تۆ گەڕانەوەکەی ترامپ بۆ واشنگتن و وتارەکەی تا چەند دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر ڕەوشی ئەو لێکۆڵینانەوەی کە لە کۆنگرسا دەکرێن لەسەر ڕووداوەکەی با بڵێن هێرشەکەی سەر کۆنگرس؟
پێ ناچێت کاریگەریەکی ئەوتۆی هەبێت لەبەرەوەی لێکۆڵینەوەکان بەردەوام و درێژەشیان دەبێ و ڕای گشتی ئەمریکاش چاوەڕوانی دوا بڕیارەیە دوا راپۆرتی ئەو لیژنەی لێکۆڵینەوە هاوبەشەیەکە لە نێوان کۆنگرێس و وەزارەتی دادی ئەمریکادا دەکرێت هەرچەندە لە وتارەکەیدا سەرۆکی پێشووی ئەمریکا ئەندامانی ئەو لیژنەی بە دز و بە چەتە ناودێر کرد بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە ئیتر ئەم لیژنەیە لە کارەکانی خۆی ینی بڵین خاو ببێتەوە یاخود دەستبەرداری بێت چونکە هەر دوێنێ لە وەڵامی پرسیارێکی پامنێراندا وەزیری دادی ئەمریکا لە وەڵامدا دەڵێ ئەم کاری ئەم لیژنەیە بەردەوام دەبێ و دەبێ بگەینە ئەو بڕیارەی کە لێپێچینەوە لەگەڵ هەموو ئەوانەدا بکرێ کە تاوانبارن لە دوو بابەتدا بابەتی یەکەم هێرشکردنە سەر باڵەخانەی کۆنگرێس و هەندان بووە بۆ ئەو هێرشە بابەتی دووهەمیش ئەوانەی کە بە تاوانبار دەناسرێن کە بووبوونە گرفت یا بووبوونە تەگەرە لە بەردەم گواستنەوەی دەسەڵاتی یاسایی لە بەڕێوەبەرایەتێکەوە بۆ بەڕێوەبەرایەتێکی تر. زۆر باشە، زۆر سپاس بۆ کاتەکەت. هاوکارم بەڵێن ساڵحمان لەگەڵ بوو بە شێوەی ڕاستەوخۆ. سپاس. بەڵێ دیسان ئەم من راپۆرتێک هەیە و بەحسی هەلبەت ڕەوشە تەندروستی دیکە و لێ دەمێک و سەرۆک جۆ بایدن ژە نەخۆشییا کۆڤید-19 چارەسەر دەبە ئەمریکا ڕاستی گەفەک دیە تەندروستی دەبە پشتی و سەرۆکی ڕێخستیا ساغڵەمیە جیهانی WHO نەخۆشییا سۆریکن مەیمونان وەک تەنگاویەکە پەتایەک ساغڵەمیە گشتی لە تەڤایە جیهانی دای ناسکردن گەلو ئەمریکا ji bo بەڵاوەبوون و بەرسینگرتنە نەخۆشیەکن و ئامادەیە دەنگی ئەمریکا ji کۆش کاسپی راپۆر دکە. ئامادەبینیان نام یەکوتەی مەیمون هاتووە. شەمەی ڕابردوو سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەو ڤایرۆسی ڕاگەیان کە لە نێوەندی ئەفریقادا هەیە و زیاتر لە 16,000 کەس لە 75 وڵاتدا تووشی بووە. ئەمەش حاڵەتێکی تەنگەتاوی گشتیە و مێکوتەی مەیمونیش لە ناوڕاستی مانگی 5دا گەیشتە ئەمریکا. ئێستاش نیزەکەی 30,000 حاڵەت لێرە هەیە. ئەو حاڵەتە لە ناکاوانەی پێشترە و ڕێکخراوە ڕاگەیان پەتای کۆڤید-19 بڵاوبوونەوەی ئیبۆلا لە ساڵی 2014 لە ئەفریقای ڕۆژاوا و ڤایرۆسی زیکا بوو کە لە 2016 ئەمریکای لاتینی گرتەوە. ڕێکخەری باڵا کۆشکی سپی بۆ وەڵامدانەوە بە کۆڤید-19 دەڵێ ئەمریکا ئامادەیە. ئێمە بە تەماین لەسەر زیادکردنی دەستڕاگەیشتن بە تاقیکردنەوەی پزیشکی و ڤاکسین و چارەسەریەکان بەردەوام کارکەین و دڵنیابین لەوەی ئەمریکایەکان سەربژدەن کە ئەم ڤایرۆسە ڕۆبەڕووی چ مەترسی و ئاستەنجێک دەبێتەوە و ئەو بەڕێوەبەرایەتیە بۆ وەڵامدانەوەی چی دەکات. نیشانەکانی وەک ئانفڵانزا، زیبکە، وەگلیر یان بلۆقیش دەچێت. بەڵام پزیشکان دەڵێن ئەمە پەتاک نییە کە خۆ بگرێت. بە پێچەوانی کۆڤید-19 نێکتەی مەیمون تەنها لە ڕێگەی پەیوەندی نزیەکەوە بڵاو دەبێتەوە و ڤاکسینیشی باشیشی بۆ سازکراوە. بەڕێوەبەرایەتی بایدن دەڵێ هیوادارە تا نێوەندی 2023 دەستیان بە زیاتر لە 6 میلیۆن و 900,000 ژەمی ڤاکسین ڕابگا و ناوەندە تەندروستیەکان زیاتر لە 1,700,000 ژەمی چارەسەرکردن بە خۆڕایی پێشکەش بکات. دکتۆر جەها دەڵێت بەڕێوەبەرایەتی هەروەها هەوڵ دەدات وەڵامێکی جیهانی خەراتر بکات. هەرچەندە لە وەڵامی پرسیارەکەی دەنگی ئەمریکادا زانیاری وردی نەخستە ڕوو. ئێمە لەگەڵ چەندین وڵات بۆ بنیادنانی توانای ئەزمونگا بەردەوامین کە هاوبەشی بەهێزمان هەبێت. هەمان توانای تاقیکردنەوە کە ئێمە لێرە لە ئەمریکا باسی دەکەین گرنگە وڵاتانی دیکەش هەیان بێت. ئەم بڵاوبوونەوەی نەخۆشیە دیارە ئێستا لە زۆر وڵاتی دیکەشدا هەیە و بەم شێوەیە ئێمە لەگەڵ هاوکارە ئەوروپایەکانماندا لەگەڵ هاوکارانماندا لە ناوچەکانی دیکەی جیهان لە گفتوگۆی بەردەوام داین. پێم وایە ئەم ڕاگەاندنەی فریاگوزاری تەندروستی گشتی زیاتر وەڵامدانەوەی جیهانیشی بەدوایدا دێت. پزیشکان دەڵێن گرنگ نییە ئەم بڵاوبوونەوەیە ناوی چییە، پێویستە سیستەمە تەندروستەکان ئەم نەخۆشیە بوەستێنن. لە ڕاستیدا لە زیندەوەرانی وەک مشک و سمۆرە کە شت دەکرۆژن سەرچاوە دەگرێت نەک لە مەیمون. پزیشکان ئامۆژگاریان کردو لە ڕادەی جیهانی هەوڵی کوتانی ڤاکسین بدەن. تا ئێستا بەشێکی زۆری حاڵاتەکانی ئەمریکا و ئەوروپایی لە نێو ئەو پیاوانەدان کە سێکس لەگەڵ پیاوانی دیکە دەکەن. ئەمەش بۆ پێشگرتن لە ڤایرۆسەکە هێندەی دیکە بربەستی زیاتر کردووە. ئەگەر حکوومەتی ئەمریکا بیەوێت لە کۆنتترۆلکردنی پێکتەی مەیموندا شێرگیر بێت دەبێت ڕێگەیەک بدۆزنەوە لە سەرچاوەدا کۆنتترۆلی بکەن و ئەوەش پێویستی بە لێدانی ڤاکسین زۆر زیاتر لە تاکەکانی و لێدانی ڤاکسین لە وڵاتانش هەیە کە تووشی نەخۆشەکە بوون و پێم وایە ئەوە کارێکی گونجاوە کە لەم ئاسردا بکرێت.
بەڵام وەک ئیدارەی بایدن دەزانێت ڤایرۆسەکان سنوور ناناسن و پێنجشەممە سەرۆکیشی گرتەوە ئەو دووشەمەکوتی کە باشتر دەبێت و لە کەرەنتینەدا کار دەکات. هەست دەکەم ڕۆژ بە ڕۆژ باشتر دەبم. هێشتا کەمێک قورگ ئێشەم هەیە و کەمێکیش دەکۆکم، بەڵام بەرەو باشتر بوون دەچم. ئێستا ژانەکە لە بەشی سەرووی قورگمدایە، لە ڕاستیدا زیاتر لە دەوری لوتمە، بەڵام پێم دەڵێن ئەوە هی ڤاکسینەکەیە. پێم وایە خەریکە بەرەو چاکبوونەوەی تەواو دەچم. پشتیوان بە خوددا. ئاماژەی بۆش کرد هیوادارە تا کۆتایی هەفتە بۆ خۆی بگەڕێتەوە سەر کارەکەی. سەلاحی پیرۆتی بۆ ئانیتا پاوڵ لە دەنجی ئەمریکا. چێژی جیڤینە ئەنجومەنی ئەولەکاریان نەتەوێنێ ئیگرتی سابارەت گلەیە عێراقێ لە تورکیا ji ber بۆمبارانکردنا مەدەنیان دەرکەتیە و کریزا ئاڤێ لە عێراقێ و هەرێما کوردستانی دچ ئازدەیە. بەڵام پێشەوە دەخیل ناوبڕێک وەردەگرین و دوای دەگەڕێینەوە بۆ لای هەواڵەکان. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. مەولود چاوشۆغلۆ وەزیری دەرەوەی تورکیا ڕایگەیان کە تاوەکو ئیستا سوێد ئەو کەسانەی کە تورکیا داوای ڕادەستکردنەوەی دەکات سەرەڕای واژۆکردنی ڕێکەوتنیش بۆ هەڵگرتنی ڤێتۆی ئەنکەرە بۆ ئەندامەتی ئەو دوو وڵاتە لە ناتۆدا، بەڵام هێشتا ئەو کەسانی ڕادەست نەکردوون. سوێد و فینلاند لە دوای لەشکەرکشی رووسیا بۆ سەر ئوکرانیا داوای ئەندامەتیان لە ناتۆ کردبوو، بەڵام ڕوبەڕووی دژایەتی تورکیا بوونەوە. تورکیا هەردوو وڵاتی تۆمەتبار کرد بە سەپاندنی گەماڕۆی چەک بەسەر ئەنکەرە و پشتیوانیکردنی ئەو گروپانەی کە ئەو بە تێرۆریستیان دەزانێت و دوجار دوای مانگێک پێش ئێستا هەر سێ وڵاتەکە لە بەرامبەر بەرامبەربوونەوەی تێرۆریزمدا ڕێکەوتنێکیان واژۆ کرد بۆ هەڵگرتنی ڤێتۆی ئەنکەرە، بەڵام تورکیا ڕایگەیاندووە ئەگەر بەڵێنەکانیان جێبەجێ نەکرێ ڕێگری لە داواکاریەکانی ئەو دوو وڵاتە دەکات بۆ ئەندامێتیان لە ناتۆدا. تورکیا داوای ڕادەستکردنەوەی 73 کەس لە سوێد و هەروەها دەیان کەسی دیکەش لە فینلاند دەکات. ناکۆکی نێوان عێراق و تورکیا لەسەر هێرشێکی کوشندەی ئەم دوایانە لە ناوچەیەکی کوردستانی عێراق لە کۆبوونەوەیەکی بە پەلەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان لە ڕۆژی سێشەمەدا پەرەیسەن. وەزیری دەرەوەی عێراق داوای کشانەوەی سەرجەم هێزەکانی تورکیای کرد لە وڵاتەکەدا و ئەمەش لە کاتێکدا یەکە جێگیری باڵوێزی تورکیا گوتی حکوومەتەکەی بەردەوام دەبێت لە گەڕان بە دوای ئەو چەکدارانەی کە بە تێرۆریستیان دەزانێت و لە عێراق پەنایان گرتووە. دوایی هێرشە کوشندەکەی سەرپەرەخکە بوو بەهۆی گیان لە دەستانی نۆ هاوڵاتی عێراق و برینداربوونی دەیان کەس حکوومەتی عێراق داوای کۆبوونەوەیەکی بە پەلەی کرد و فات حوسێن وەزیری دەرەوەی ئەو وڵاتە ڕایگەیان حکوومەت بەڵگەی هەیە کە هێزە چەکدارەکانی تورکیا بەرپرسیارن لە هێرشەکە. فات حوسێن هەروەها گوتی ئێمە ئیدانەی بوونی نایاسایی هێزە سەربازیەکانی تورکیا دەکەین لە ناوخاکی عێراقدا. تورکیا ڕەتی کردوێتەوە کە لە پشت هێرشەکەەوە بوو بێت و پەکە کە تۆمەتبار دەکات بە ئەنجامی ئەو کارە. دوه سێشەممە پێشڤەنێرا تایبەتە نەتەوێت نێگرتی لی عێراقی گوتە جیڤینەکە ئاوارتەیە ئەنجومەنی ئەولەکاریە نەتەوێت نێگرتی لە نیویۆرکی کو تورکیا و عێراق ئامادەنە ji بۆ دەستپێکردنا لێکۆلینەکێ di بۆمبارانکردنا هاوینگەها هەرێما کوردستانە عێراقێدا کو تێدا نەه گەشتیار هاتن کوشتن و 33 دیژی بریندار بوون. عێراق تورکیە خەتابار دکە بە ئەنجامدانەوە عێریشا بیستی vê mehê lê Ankara haşa dike ku wê dest yan berpirs be di wê êrişê de. Jenên Henis Pelezxarat got Serokwezîrê Iraqê Mustafa Kazimî di civînekê da te kes li ser giringiya lêkolîneka berfireh û zelal kiriye. Xanim Henis Pelezxarat ji zarê Elkadimî got ku gelek giring e sunûr li înkarkirin a zirandina gir jiyan û lêk têk negeştinê were dayîn. بۆ دوای زانیاریەکان سەبارەت بە دانیشتنەکەی ئەنجومەنی ئاسایشی نەتۆی یەکگرتووەکان لەبارەی ڕووداوەکەی پەرەق و هەروەها زانیاریەکان لەسەر ناکۆکی نێوان لایەنە سیاسیەکانی عێراق کە دەوترێت دۆخی وڵاتەکەی ئالۆز کردووە و هەروەها لەسەر ڕێکەوتن یان نەکەوتنی پارتی و یەکێتی لەسەر پۆستی سەرۆکایەتی عێراق دەڕۆمە لای سنوور کەریم پەیامنێری دەنگی ئەمریکا لە سلێمانیەوە. سنوور ئەو کاتت باش
پێش هەموو شتێک ئەگەر بکرێت بە کورتی باسی با بڵێن دوایین هەواڵەکەمان بۆ بکەی سەبارەت بە دانیشتنی ئەنجومەنی ئاسایش سنوور. بەڵێم کاتتان باش دیارە وەک دەزانن لە دوو ڕۆژی ڕابردوو دوایەوەی عێراق داوای لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کرد لە سەر پرسی ئەم دوای تۆبارانەکانی تورکیا بێتە دەنگ دانیشتێکی گشتی ئەنجومەنی ئاسایش بەڕێوە چوو وەکو خۆتان ئاماژەتان پێکرد دیارە کۆمەڵێک بڕیار لەو کۆبوونەوەدا دەرچوو ئەوەی کە زۆر گرنگە بۆ ئێمە بووە جێگەی ڕۆژەفی گشتی خەڵکی هەرێمی کوردستانیش قسەکانی وەزیری دەرەوەی عێراق بوو بە ڕێز فواد حوسێن کە ئاماژەی بەوە کرد بە دڵنیاییەوە هێرشەکانی ئەم دوایە دەرەنجامی هێرشە موشکیەکانی تورکیا بۆ واتە درێژکراوەی هەموو ئەو هێرشانەیە کە تورکیا ماوەیەکی زۆرە دەیکاتە سەرخاکی هەرێمی کوردستان. طبعا من پێم خۆشە ئاماژە بە شتێ بکەمێژ کاردانەوەی خەڵکە لە بەرامبەر قسەکانی فواد حوسێن کە خەڵک بەگشتی دەستخۆشیان بۆ قسەکانی فواد حوسێن دەربڕی و بوو بە پشتگیرێکی باش بۆ خەڵک و خەڵک پێی وا بوو کورد یەکەم جارە لە ئاستی نێودەوڵەتیدا لە بەرامبەر پرسێکی زۆر گرنگدا هاو واتە قسە بێت یەک لێدوان بێ ئەمە بۆ کورد دەستکەوتێکی وەکو دەستکەوتێکی گەورە لێک درایەوە چونکە بەگشتی لە ئاستی سیاسی هەموو لایەنەکان بۆ یەکەم جارە بەو شێوەیە لە بەرامبەر هێرشێکی تورکیادا کۆک بن. باشە سنوور با بڕۆینەوە لای باسەکەمان پرسی سەرۆکایەتی عێراق وەک دەزانی هەندێک پێیان وایە کە چەقبەستوی پرۆسەی سیاسی عێراق وابەستەی هەڵنەبژاردننی سەرۆکۆمارە ئەمە تا چەند ڕاستە؟ طبعا لە ڕابردوودا لەگەڵەوەی کە لایەنە عێراقیەکان زۆر جار ئاماژەیان بەوە دەکرد کە چەقبەستوی پرۆسەی سیاسی لە عێراقدا دەرەنجامی ڕێنەکەوتن یاخود یەکلانەکردنەوەی پۆستی سەرۆکۆمارە لە عێراقدا بەڵام زۆر جارێکێتی و پارتی ئەم قسانیان ڕەدەکردەوە بۆی کە ئەوانیش نەیانتوانیوە لە ساحەی سیاسی بە تایبەتی چوارچێوەی هەماهەنگی پۆستی سەرۆکوەزیران یەکلا بکاتەوە لە دوای یەکلابوونەوەی کاندیدی پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەلایەن چوارچێوەی هەماهەنگیەوە یاخود شیعەکانی ناو چوارچێوەی هەماهەنگی ئەم بابەتە پرسی چەقبەستوی سیاسی کورد بوو بە مڵک لەسەر گەلی کورد بوو بە مڵک لەسەر سەرانی سیاسی لە باشووری کوردستاندا بڵێ کە ئەو قسەیە سەلما کە پارتی و یەکێتی تا ئاستێکی زۆر نەیانتوانیوە پرسی سەرۆکۆماری یەکلا بکەنەوە و بوونەتە هۆکارێک بوو ئەو چەقبەستوی سیاسیەکە لە عێراقدا باس دەکرێت بە فعلیش ئێستا ئەوەی کە هەیە دەوترێت کە ڕۆژی شەممە قەرارە لایەنەکان هەمووی دابنیشن بۆ ئەوەی کە بڕیار لەسەر پۆستی سەرۆکۆماری عێراق بدەن بەڵام تا ئێستا تا ئەم دقەیەکە ئێمە قسەیاکەین پارتی وێکێتی نەیانتوانیەوە ئەو پرسە لە نێوان خۆیاندا یەکلا بکەنەوە. باشە هۆکارەکە چییە سنوور؟ هیچ ئاماژەیەکیش نییە. هۆکارەکە چییە بۆ ناتوانن ڕێ بکەون لەسەر با بڵێن ئەو پۆستی سەرۆکایەتی؟ لە ڕاستیە تەنیا باس دەکرێت ئەوەی کە چەندێکە باس دەکرێت کە ململانەکانی نێوانێکێتی و پارتی تەنیا لەسەر هەڵبژاردننی پۆستی سەرۆکۆمارە کە پارتی داوا دەکات بۆ ئەو بێت و لە هەمان کاتیشا کاندیدەکەی خۆی کە دکتۆر بەرهەمە هیەکێتی بکشێتەوە بەڵام لە ڕاستیدا کۆمەڵێک هۆکاری تر هەیە کە لە پشتی بابەتی پرسی سەرۆکۆمارەوە ناکۆکی نێوانێکێتی و پارتیە. یەکێک لەو پرسانەی کە باسی لێوە کراوە بە پێ و زانیاریانەی کە لە بەردەستی مندایە لە کۆبوونەوەی لوتکەی هەفتەی ڕابردوو لە نێوان باڵ تاڵبانی و مەسعود بەرزانیدا پرسی هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمانی هەرێمی کوردستانە لەبەرەوەی کە لە ڕابردوودا ئەمە لە هەرێمی کوردستاندا پرسی هەڵبژاردن بە شێوەی یەکبازنەی بەڕێوەچوو ئێستا پارتی و بابەتە ڕەت دەکاتەوە و پرسێکی تر کە زۆر گرنگە پرسی کەمەنەتەوایەتیەکانە لە هەرێمی کوردستاندا کە ڕێک نەکەوتون ئەگەر یەکێتی دەستبەرداری ئەو داوایانە ببێت کە لە پارتی هەیەتی بەڵێ ئەگەر دەستبەرداری ئەو داوایانە ببێت لە بەرامبەر هەڵبژاردنەکاندا. باشە سنوور وەک دەوترێ پارتی ڕازی بووە وەک بیستومانە کە پۆستی سەرۆکایەتی بۆ یەکێتی بێ بەڵام بە مەرجێک کە بەرهەم ساڵح کاندیدەکەیان نەبێ کێشە چییە کە با بڵێن بۆ دژایەتی پارتی دژایەتی بەرهەم ساڵحەکە و بۆ یەکێتی سوورە لەسەر ئەوەی کە تەنیا ئەبێ کاندیدەکەیان بەرهەم ساڵح بێت؟ لە ڕاستیدا دکتۆر بەرهەم بۆ یەکێتی و یەکێتیەکان و کەسایەتێکی گرنگی هەیە و بە جۆرێک لە جۆرەکان هەڵوێستێکی ئیقلیمیش لەسەری هەیە واتە ئێرانیەکان کۆکن لەوەی کە زەخت شاریشیان کردووە لە یەکێتی کە دەبێت سەرۆکۆمار بۆ بە دیاریکراوی بۆ دکتۆر بەرهەم بێت
بۆیە بۆ یەکێتی گرنگە کە دکتۆر بەرهەم جارێکی تر کاندید و ئەو کاندیدەی کە یەکێتی لە مقابلی دکتۆر بەرهەمدایە بە پێی زانیاریەکانی ناوخۆ یەکێتی خۆیان زۆر لەسەری کۆگنی دەبێتە پێم وایە دەبێتە گلێ و گازندە لەسەر خود یەکێتی لەبەرەوەی پێگەجەماوەرێکی یەکێتی تا ئاستێکی زۆر لەگەڵ ئەو کاندیدی تریانی کە منافەسەی دکتۆر بەرهەمە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا بۆچی پارتی بە دیاریکراوی دکتۆر بەرهەمی قبول نیە لەبەرەوەی دژایەتیکردن یاخود دووبارە لە ترسی لە دووبارەکردنەوەی ئەو سیناریۆی کە لە ساڵی 2010دا لە ناو پەرلەمانی عێراقدا ڕوویدا و تیایدا بۆ پارتی بابەتێکی شۆک بوو کە دکتۆر بەرهەم کرایە سەرۆکۆماری عێراق و تا ئێستا پارتی ناتوانێت ئەو بابەتە بە ئاسانی هەزم کات و پێ قبولکراو نییە. زۆر باشە، زۆر سپاس بۆ کاتەکەت سنوور کەریم پامنێری دەنگی ئەمریکامان لەگەڵ بوو لە سلێمانیەوە. ولە هەولێری و لێ پێش ئاڤاهەیە ئەنجومەنی وەزیران ژمارەکە فەرمان بەرین گرێبەست خۆپیشاندانێک لەسەر جادین سەرەکین پەرلەمان وی ئەنجومەنی وەزیران ڕێخست. فەرمانبەر ژێ چەندین باژارên هەرێمی هاتبوون. راپۆرتدا ئەحمەد زیباری پەیامەری دەنگی ئەمریکا ژی هەولێری. نیگەرانی فەرمانبەرانی گرێبەست گەیشتە ئەو ڕادەی کە شەقامی سەرەکی بەردەم ئەنجومەنی وەزیران بگرن و ڕێگەنەدەن دەیان ئۆتۆمبیل بەو شەقامە سەرەکیەدا تێپەڕ ببن. بە نوێنەراتی نزیکەی 25,000 فەرمانبەری گرێبەست وەک خۆیان دەڵێن خۆپیشاندان دەکەن. ئەم فەرمانبەرانە دەڵێن لە چەندین ماف بێبەش کراون. ئێمە هیچ چارەسەرێکمان نییە. هەر ئەبێ هەر ڕێ بگرین لە خەڵک، چونکە هیچ کەسێ هەوڵامان نادەوە، هیچ کەس لە ئەنجومەن وەزیران نادەدە دەرەوە وەڵامی ئێمە بداتەوە. پۆل لە فەرمانبەرانی گرێبەست بە پاس و ئۆتۆمبیلی تر لە شارە جیاجیەکانی هەرێمی کوردستانەوە دەگەیشتنە بەردەم ئەنجومەنی وەزیران و ناڕازایەتیان دەردەبڕی. پرسی فەرمانبەرانی گرێبەست پرسی ماڵێک و دوو ماڵ و خێزانێک و دوو خێزان نییە. 25,000 عائلە چاوەڕی ئەوەیە کە فەرمانبەر گرێبەستەکانی بکرێنە هەمیشەیی و ئێمە بڕیاری پەرلەمانمان یاسامان بۆ دەرچووە لە پەرلەمان بۆ ئەومە بەستە دوای 3 ساڵەوەی بکرێنە هەمیشەیی، بەڵام تەنانەت یاساکەی خۆشیان جێبەجێ ناکەن. دەنگی ئەمریکا هەوڵیدا یەکێک لە کاربەدەستانی حکوومەت وەربگرێت سەبارەت بە کێشەی ئەم فەرمانبەرانە وە لە بەردەست نەبوون. وەک فەرمانبەران دەڵێن پەرلەمانی کوردستان لە ساڵی 2013 بە یاسا هەمیشەیبوونی فەرمانبەرانی گرێبەستی دوای 3 ساڵ خزمەت جێگیر کرد. وتێتی ئەگەر ئەمانە دامەزرێنین لەبەرەوە شادۆشتیان بەرزنیە کوالێتی حکوومەت دائەبەزێ. ئەگەر کوالێتان دابەزێ من 10 ساڵە حکوومەتەکەی تو هەر منەی بەمەڕێەوە وڵاتەی تو هەر منەی بەمەڕێەوە. ئەگەر حەقم دێتێ کوالێتی دابەزێ بەڵام حەقم نەدیتێ کوالێتی دا نابەزێ لە هەموو مافێک بێبەشین. بۆ نمونە من خۆم ئافرەتم لە مافی داکایەتی ئیجازی داکاتی بێبەشین. مناڵی من ساڵێک و 2 مانگ تەمەنێتی هاوتەمەنی مناڵەکەی من دایکەن ئێستا دێتەوە بۆ داوام مناڵەکەی من 1 ساڵە ئەم ماڵ ئەو ماڵی پێەکەم. تا ئێستاش پرسی فەرمانبەرانی گرێبەست بە هەڵوەسراوی ماوەتەوە ئەوە لە کاتێکدا کە زورینەی فەرمانبەرانی گرێبەست ساڵانی خزمەتیان لە نیمان 5 بۆ 15 ساڵدایە. داواکاری لەلایەنی پەنجدار کە ئاورێکمان لێ باتوانێت کە هەمانە تایەتی 15 ساڵە گرێبەستە هەیە 20 ساڵە گرێبەستە داواکاری کە مانکەن بە هەمیشەی. دوا بە دوای چوونی نوێنەرانی ئەم فەرمانبەرانە بۆ نێو ئەنجومەنی وەزیران و کۆبوونەوەیان لەگەڵ کاربەدەستانی ئەنجومەنی وەزیران وەک خۆیان دەڵێن لەلایەن کاربەدەستانی ئەنجومەنی وەزیرانەوە بەڵێنی ئەوە بەم فەرمانبەرانە دراوە کە لەمەوەی 21 ڕۆژی داهاتوودا پرسی فەرمانبەرانی گرێبەست دەخرێتە بەرنامەی کاری ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانەوە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر. ساڵانێکە هەرێمی کوردستان تووشی وشکە ساڵی بووە سەرەڕای کەمی بارانبارین لە ناوچەکەدا دروستکردنی ڕووبارێکی دەستکرد لەلایەن وڵاتێکی دەراوسێی وەک ئێرانەوە کاریگەری نەرینی خستوەتە سەر ئاوی دەریاچەی دووکان کە ملیۆنانە هاوڵاتی لە کوردستان و باشووری عێراق بۆ بژیوی ڕۆژانەی ژیانیان پشتی پێدەبەستن. بینەری راپۆرتێک دەبین سەبارەت بەم پرسە ژینگەیە. دەریاچەی دووکان لە کوردستانی عێراق وەک جاران پڕئاو نییە و لەگەڵ جووتیارانی ناوچەکە مێژوویەکە پێکەوەن. بەر لە وشکە ساڵی ناوچەکانی دەوروبەری دەریاچەکە
جاران سەوزتر بوون. ئێستا جوتیارانی کوردستانی عێراق بە دوای ئاودێری بەرهەما کشت و کاڵیەکانیانەوە دەگەڕێن. نەک هەر ئەوان زۆرێک لە ناوچەکانی خواری و عێراقیش چاوەڕوانی خێر و بەرەکەتی ئەم دەریایەن لە زەمانێکدا بەهۆی ئێرانەوە ئاوی دەریاچەی دوکان کەمی کردووە و ڕێژەی بارانبارینی ئەم ساڵیش وەگەڵێن وەک پێویست نەبووە. ئەو ئاوە بەهۆی وشکە ساڵیەوە هێندە دابەزیوە دەنا تقریبا 3 کیلۆمەتر دەبێت لێرەکە لەسەرەوە ڕائاو لەسەرێ بوو 3 کیلۆمەتر بۆ سەرەوە دەڕوە ئاو کە ساڵی ئەو وشکە ساڵیە پەیدانەوە بوو. لە هەبوونی ئەم چاوگە ئاویانە هاوتای دەریاچەی دوکان و دەریاچەی دەربەندیخان لە پارێزگای سلێمانی لە ڕابردوو ئەگەر کەمبارانیش هەبوایە دەریاچەی دوکان و دەربەندیخان فریاد ڕاستەکە بوون. وەلی ئێستا کەمی باران خێرا بە مەزراکانەوە دیارە. ئەم زەویە کوشت و کاڵیانە نزیکن لە دەریاچەکەوە. ئەمە حاڵیانە. داخۆ حاڵی ئەو جوتیارانە چی بێت کە بە سەدان کیلۆمەتر لە دەریاچەکەەوە دوورن. چاوەڕوانی سەرچاوەیەکی ئاو دەکەن کە لە چاوگەکەیەوە ڕۆژانە ئاراستەکەی پێدەگۆڕن. ئەگەر ئەو وشکە ساڵیە دەبێت ئەمە ئەو ساڵ ئەگەر ئەو گاڵە بە چەند ڕۆژەی بارانی ئاخیری نەباری بە لەو دەریات لەو سنوورە ئەمە بەرهەمەکانمان هەموو دەڕۆی. ئەنی ئەو ساڵ مەسلەی وشکە ساڵی ئەگەر ئەو ساڵ لەو لە ئاخیرەکەیدا هەندێک بارانباری لەناخۆگە ئەو بارانە نەباری بە بەرهەمی ئێمەش هەمووی بەقابکە هەر کەس بەشی مەسرفەکەشی دەست نەدەکەوتەوە. وشکە ساڵی هێزی لە جوتیار بڕیوە. زیاتر دنیا گەرم دادێت گەرم دادێت ئاوەکە زیاتر دادەبەزێت. بارانەکەش بە ئەوەی کەمە ینی بای ئەوەی پێویست نەکەوت ئەو ئاوە گاتەوە شوێنی خۆیانی کە بڵێن لە زستانان کە ئەو بارابان وەکو پێویست نەباریوە بە بەهارەکەش هەر وەک پێویست نەباریوە. ساڵان بڵێن لافاداوە فرێزان دەبوو ئەو زیاد دەبوو بەس ئەو ساڵ ئەوانە نەبوون 2 ساڵ ئەو نییە 2 ساڵ 3 ساڵە. وڵاتی ئێران چەندین بەنداوی لەسەر زابی خوار و دروست کردووە بە تایبەتی بەنداوی کۆڵسا کە وەک شارەزایان ئاماژەی بۆکەن ئەو بەنداوەی ئێران کاریگەری کردوتە سەر ڕێژەی لە 180 ئاوی ژێر زەوی زاب. کاربەدەستانی بەنداوی دووکانیش لە سلێمانی پێیان وایە ئێستا تەنها لە 141 ئاوی بەنداوەکەیان لە بەردەستدایە کە جگا لەوەی بۆ ئاودێری بەکاریدێنن سەرچاوەی ئاوی خواردنەوەی ملیۆنان خەڵکی سیڤڵە و بواری دیکەش. هەروەها بۆ ئاودێری ناوچەیەکی بەرفراوانی وەک کەرکووک کە 1,500,000 دۆنم زەویە لە وەرزەکانی هاوین و پاییزدا جگە لەوەش چاوگی دروستکردنی کارەبایە لە هەرێمەکەدا. کەمی بارانبارین و وشکە ساڵی تەماعی وڵاتانی دراوسێ لەو سەرچاوە ئاویانەی بە عێراقدا گوزەرەکەن. گوری گرفتی زۆری بەدوای خۆیدا هێناوە لە بێدەنجی وڵاتێکدا لە مێژە سەرقاڵە بە ئاریشە نێوخۆیەکانیەوە. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا. کەمی ئاو لە عێراق و ناوچەکانی تری جیهانش ڕاستیەکە بەڵام دۆخێکی مەترسیدار لە بەتابەتی لە عێراق دروست دەکاتن. وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق لە ساڵی ڕابردوو لە راپۆرتێکدا هوشداریدا لەوەی بەردەوامی لە دەستدانی ئاوی دجلە و فرات ئەو وڵاتە دەکاتە خاکێکی بێڕووبار تا ساڵی 2040. بۆ زانیاری زیاتر خالد سلێمان ڕۆژنامەنووس و پسپۆری ژینگە لەگەڵمانە ئەکا خالد ئەم کاتت باس چی دەڵێت لەسەر ئەم پرسەی کە لە کوردستان ڕوبەڕووی دەبێتەوە ئەویش کەمی ئاوە. ئەم کاتێ ئێوەش باش زۆر سپاس بۆم دەرفەتە بەس ڕاستکردنەوەی گۆڕاستین تەنها ڕۆژنامەنووسی ژینگەی و هەروەها لە بواری گۆڕانکاری کەش و هەوا پسپۆری ژینگە نیم بەس بۆ ڕاستکردنەوەیەک ببوورە. باشە فەرموو. ئەوەی کە لە راپۆرتەکەی ئێوەی ئاماژی پێکرا بەڕاستی ساڵانێک کە باسەکرێ بەڵام دیارە لە عێراق حکومڕانانی عێراق و هەروەها دامەزراوە تایبەتەکانی پەیوەست بە سیستەمی ژینگەی و بە ئاو ئێستا هۆشیان کردوێتەوە ئێستا تەماشای دیمەنەکە ئەکەن بزانام چی ڕوئەدات چی ڕوونادات
ساڵانێکی زۆرە وەکوتم کۆمەڵێ لێکۆڵینەوە کۆمەڵێ زانیاری زۆر هەیە لەم بارەیەوە بەتایبەتی دوو خاڵی گرنگ هەیە لێرەیە ئەتوانم بڵێم سێ خاڵی گرنگ هەیە خاڵی یەکەمیان ئەوەیە کە ئاساوەرەکانی ئەفمکەن ئاساوەرەکانی گۆڕانکاری کەشوهەوا بە ڕوونی دەرکەوتون ئەمە یەک دوو سیاسەتی ئاوی تورکیا و ئێران ئەو بەڕوونی دەرکەوتون و بە عێراق ئەڵێن ئێمە تەحەکوم بە سەرچاوەکانی ئاوەکەین ئەمە دوو خاڵی سێم ئەوەیە لەسەر ئاستی ناوخۆ تا ئێستا عێراق وڵاتێکە ئەتوانم بڵێم دواکەوتووە لە بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاوە باشە کە خاڵت دیارە چارەسەرکردن شتێکە کە زۆر زەحمەتە نابێ يعني بەپێی ئەوەی کە باسی ئەو کێشەدەکی جنابێت چارەسەری نییە بۆ عێراق بە تایبەتی و هەرێمی کوردستان چارەسەر هەیە بەڕاستی بۆ ئەوەی وێنەیەکی ڕەشبینیکی تەواو نەدەینە خەڵک چارەسەر هەیە بەڵام ئەو چارەسەر ئەبێ حکوومەتێک ئەبێ دامەزراوەی ئەکادمی دامەزراوەی بەڕێوەبردن بە دامەزراوەی جێبەجێکردن و هەروەها کۆمەلگای سیڤیل مەبەستم سیڤیل سوسایەتی ئەمانە هەمووی بەشدار بن لە چارەسەرەکانها بۆ چونکە لە عێراقا ڕێژەیەکی زۆر ئەو بەفیڕۆ ئەدرێ ئەمە یەک لە عێراقا تا ئێستا شێوازی ئاودێری شێوازێکی کۆنە لە عێراقا تا ئێستا ئەمبارکردنی ئاو ددانەوەی ئاو شێوازێکی کۆنە لە عێراقا تا ئێستا ڕێژەیەکی ئێجگار زۆری ئاوی بەکارهاتوو بەبێ چارەسەرکردن ئەڕژێنە ناو دەریاچەکانەوە ئەمانە هەمووی سەرچاوی ئاو باشە کاک خاڵت کەواتە پرسێکی ئەمە خۆمان دەزانین و ئێستانیە پرسێکی کۆنە و پرسێکە بوو بە پرسێکی سیاسی لە نێوان تورکیا عێراق و سووریا چۆن مافی هەر وڵاتی دیاری دەکرێت بە تایبەتیش کە لە کاتێکە کە تورکیا دەڵێ مەسەن ئەو دوو ڕووبارەی خۆمانن خۆی ئەمە گرفتێکی گەورەیە عێراق وەک چۆن ئێستا بۆ بردومانکردنی هاوینە هەوارەکانی پارێزگای دهۆک پەنای بردە بەر نەتەوە یەکگرتووەکان بەرامبەر بە مەجلیسی ئەم ئەبێ عێراق لەم کەیسەشە لە کەیسی ئاویشە پەنابەرە ببێتە بەر کۆمەلگای نێودەوڵەتی بۆ چونکە تا ئێستا تورکیا خۆی ڕێکەوتنیەک هەیە ڕێکەوتنەکە لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە ئیمزا کراوە ساڵی 1990 دەربارەی سەرچاو ئاویەکان و دەربارەی بەشداریکردن لە سەرچاوە ئاوی و لە ڕێڕەوە ئاویەکاندا تا ئێستا تورکیا دانی بەم ڕێکەوتنە نەناوە و ئیمزاشی نەکردووە و هەروەها ئێرانیش بە هیچ شێوێک ئەوان تا ئێستا وەک ڕووباری نێودەوڵەتی تەماشای سەرچاو ئاویەکان ناکەن بەمەرجێک هەموو ڕووبارەکان کە لە ئێران و تورکیاوە ئەڕژێن ناوخاکی عێراقەوە بەپێی پێناسە بەپێی پێناسی نێودەوڵەتی ڕووباری نێودەوڵەتین کەوابێ ئەبێ شێوازێکی هەرێمایەتی هەبێ بۆ بەڕێوەبردنیان تا ئێستا تورکیا و لە ڕۆژانی ڕابردووە باڵوێزی ئەنکەرە لە بەغا ئەڵێ سەرۆکمان تەماشای ئەم زمانە بکەن زمانێکی یعنی منێکی بەرزە ئەڵێ سەرۆکمان عێراق بێبەشت ناکە لە ئاو ئەخر ئەمە قسەیەکی باشە داوترێت کە شەڕی داهاتوو شەڕی ئاو دەبێت لە جیهانە تو بڕوات بەم تیۆریە هەیە خۆی بەڕاستی ئەبێ بیرکردنەوەیکی تر هەبێت چونکە هەمووان زانیمان شەڕ بەرەو کوێمان ئەبات ئەبێ ئێران و یەکەم جار ئێران و تورکیاش بزانن کە خەڵکی عێراق زیاتر لە 40 ملیۆن عێراقی ئێستا و ئاماژەکانیش ئەڵێن لە ساڵی 2050 ژمارەی دانیشتوانی عێراق ئەبێتە 80 ملیۆن کەواتە لێرەوە تا 30 ساڵی تر ئەبێ تورکیا و ئێران باش بزانن کە 80 ملیۆن کەستین و ئەبن ئەو کاتە ئاسایشی ئەوانیش ئەکەوێتە ژێر مەترسیەوە بۆ چونکە ڕەوێک دروسە بێ هیجرەیەک دروسە بێ ئەو هیجرەیە ئەو کۆچە بە بۆنەی بەرزبوونەوەی پلەی گەرما بۆ نەبوون بەهۆی نەبوونی ئاوەیە کەواتە ئەگەر لە ئێستاوە بە هەر سێ وڵاتەکە و هەروەها بە هاوبەشی وڵاتانی تریش مەبەستم پرۆژەیەکی هەرێمایەتی هەبێت بۆ بەڕێوەبردننی سەرچاوە ئاویەکان و بۆ چاکردنی بواری سیستەمی ژینگەی و حەوزە ئاویەکان مەڵ هەڵبەتێکە ئەڵێم حەوزە ئاویەکان مەبەستم تەنها ئەو حەوزانە نییە کە ئاویتیایە کە ئەڵێن حەوز دەوروبەری ئەو ڕووبارە هەمووی لە ڕووی کۆمەڵایەتی
کە خاڵت ئێمە بەڵێ ئێمە ئەو کێشەیە دەبیستین کە لە سووریا لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کێشەیەکی گەورەیە بە تایبەت کاتی کە تورکیا بەرەدا کە ئاو لەوێ ببڕێ بەڵام بۆ پەروەردەکردنی خەڵکی کورد لەسەر ئەم کێشە گەورەی جیهانە ئایا ڕۆژنامەیەک گۆڤارێک هەیە کە تیا لێکولینەکانتان یان بابەتەکانتان بڵاو بکەنەوە؟ بەداخەوە من تا ئێستاوە ساڵانێکی زۆرە توانم بڵێم لە 15 ساڵ زیاترە لەم بوارەیە ئیشەکەم تا ئێستا شتێکی تایبەت بەم مەسەلەیە نییە و تەنانەت تا ساڵانێکی پێشوو وەک بابەتێکی زۆر هامشی تەماشاکە وەک بابەتێکی بێکەڵ تەماشاکە لەم ساڵانێک هەیە. بەڵێ ببورە کاتەکەمان نەما ڕۆژنامە نووسی ژینگە خاڵ سلێمان لەگەڵمان بوو لە کەنەداوە. سپاس بۆیەوە. ژاڵە ناو شوێنێکی تازە دامەزراوە بۆ خەڵک وەک شوێنێکی فێنک بۆ بەسەربردنی کاتێکی خۆش. وەک دڵشاد ئەنوەر پەیامنێری دەنگی ئەمریکا باسی دەکا ئەمە هاوینە هەوارە تازەیە لە سەرانسەری عێراقدا خەڵکێکی زۆری بۆ لای خۆی ڕاکێشاوە. ناوچەیەکی گەشتیاری تازەیە و تەمەنی دروستکردنی چەند مانگێکە. ئەم سەیرانگا تازەیە کە بە سەیرانگای ژاڵەناو ناسراوە لەسەر ڕووباری سیروان و نزیکە لە قەزای دەربەنیخان، بەڵام خەڵکێکی زۆر ڕووی لێ دەکات. تابان ئەمە جێگەیە سیاحی تازەیشە، جارێ لە بیدایە خەریک ئاوەدان دەوێتەوە ژاڵە ناو جێگەیە زۆر خۆشە، دەستخۆشییان لێکەم. ڕێگەوبانەکەیش کەمێ خراپە ڕێگەی کەلار دەربەنیخان، بەڵام زۆر لەوە باشترە کە خەڵک کەلار بۆ ئەو ڕێگە دوورە و دۆکان و مسیفەکانە کوتێ. پێم باشەمە جێگەیە زۆر خۆشە، نزیکە لە ئاوسوران جێگەیە فێنکە، ڕاستە بیدایە، بەڵام خەڵکێ زۆر گەشتیار شکە خەم عەرەبێ زۆر تێ بۆ ئێرا ئاوەدانە. ئەمشۆ ئێمە لێرە بووین، جێگەیە زۆر فێنک و خۆشە، ئاوێ خۆشە. سەرباری تازەیی سەیرانگاکە، بەڵام جمەی دێت لە گەشتیار. خەڵکێکی زۆری عەرەب لە ناوچەکانی عێراق و کوردی ناوچە جیاوازەکانیش ڕوو لەم سەیرانگایە دەکات. ئەو ساڵان ئەچوون لە پشووی هاوینە ئەچوین بۆ ئەحماوە، ئەچوین بۆ تەوێڵۆ بیارە. ئێستا شوێنەکە نزیک بووە تۆ ڕێگەوبان باش نییە، خۆتەزانی ڕێگەوبان هەر هەمووی تێک دراوە و نەوەتا خاسیکەن نەوەتانێ هیچی حکومەت گوزارێکی بۆ ناکرێت. ویسا ئەم شوێنە گونجاوە هاتینە بۆ ئێرا لەبەر ڕێدووری ناتوانین بڕێن بۆ شوێنەکانی تر و ئەیرا شوێنێکی خۆشە و سیاحیەکە. ئەوانەی ئەم سەیرانگایان دروست کردووە جوتیار و ئاژەڵدار بوون. بەڵام گونجاوی ناوچەکەیان وای کرد پیشەکەیان بگۆڕن. خەڵکانە تێن لە ڕاستیا لە دهۆکۆ تێن بێژم ئەو لای دهۆکە لە بەغاوە تێن لە بەغاوە خەڵکێکی زۆرمان بۆ تێ عەرەب ڕومانتیەکە لە کەلارۆ تێن جارێ بۆ منتیقەی کەلار هەر زۆر خەڵکیان تێ، خەڵکێکی چاکن زۆر هینی سیاحیشیان هەیە لە ڕاستیا سەرمان لێدەن ئەوان. تەمەنی سەیرانگای ژاڵەناو کورتە و خەڵکێکی زۆریش ڕووی لێ دەکات. بۆیە چاوەڕوان دەکرێت لە داهاتوودا ببێتە سەیرانگایەکی گەورە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، دەربەنیخان. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرم و گورتترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن.
پشتی چند ڕۆژین بمبارانکردنا گوندەوارên تلتەمر لێ باکووری سووریا ji aliyê topxana Tirkiye û Komalên ku çekdarî ku Enkerê piştevanî li wan dikin gelek ji xelkî wê deverî ji malên xwe derrevin û rû dikin deverên ewla. Raporta Zana Omer peyamnerê dengê Amerîka li Qamişlo. Di heyama çend rojê dawî de topxaneya Tirkiyeyê bi giranî dest bi tobarandina gundewarê Tiltemer û Zerganê kiriye. Di encama wê de pêleke derbideriyê nû derket holê û xelkên sivîl berê xwedane deverên ewle li bajarokê Tiltemerê. Li nava bajarokê Tiltemerê bi sedan malbatên derbideran belav bûne. Piraniya derbideran jin û zarokin û li dibistanan dimînin. Xelkên sivîl di metirsiyê de nego careke din Tirkiye operasyoneke bejahî li ser xaka wan pêk bîne. Ca Umer jineke gundewarê Tiltemerê dibêje got deverek ewle ji bo wan nemaye. Ew dixwazin zarokên wan bi aramî bijîn. Careke din li vê derê şere. Ez nizanim berê xwe bidin ku derê. Em jiyaneke ewle ji bo zarokên xwe dixwazîn. Li gorî derbiderên gundewarên Tiltemerê wan dev ji saman û xaniyên xwe berdane got jiyana xwe biparêzin û dûrî tobarandinê bikevin. Bavê Xestan ji gundewarê Tiltemerê dibêje tevî malbata xwe derbiderî bajêr bûye. Bi gotina wî ew bi zehmetî debara jiyana xwe dikin. Li wê deverê mal û milkên me hebûn, zeviyê me hebûn. Niha em heşt kesin tenê di odeyekê de dimînin. Li aliyekî din derbiderên Tiltemerê dixwazin ji bo wan çareseriyeke were dîtin. Pêdiviyên sereke ji bo jiyana wan bêne dabînkirin. Jina bi navê Ca Mehmûd bang li civaka navnetewî dike got parastina wan ji artêşa Tirkiyeyê bikin. Ez bank li hemû hêzên navdewletiyên Sûriyê dikem ku çareyekê ji me re bibînin. Mal û milkên me talan bûne, em ê vegereke bi ewle dixwazin. Hêjaya gotinê got piştî pêkanîna operasyoneke leşkerî bi navê Kaniya Aştiyê ji aliyê artêşa Tirkiyeyê ve û çekdarên Sûrî yên bi ser wê de li bakur jilatê Sûriyê bajarên serê Kaniye û girê Spî hatin kontrolkirin. Di encamê de jî piraniya niştecihên her du bajaran gundewarên wê derbider bûne. Nêzîkî 300,000 kes ji serê Kaniye û girê Spî berê xwedana deverên ewle. Piraniya xelkê serê Kaniyê berê xwedana bajarê Hesekê li du kampan bicî bûne. Her wiha xelkên girê Spî jî di kampên derdora bajarê Eyn İsayê û Reqayê de hatine bicîhkirin. Li bakur jilatê Sûriyê 16 kampên fermî û nefermî hene. Her wiha nêzîkî 1,5 milyon derbider li deverên jêr destê rêveberiya xweser de nava bajar de jiyan dikin. Çalekvanên mafê mirova tekez dikin got artêşa Tirkiyeyê bandoreke neyînî li ser jiyana welatiyan dike û dibin sedema derbideriyeke mezin. Li ser xetên cûdekar di navbera hêzên nakok de li vê deverê nêzîkî pêncî gund hene. Piraniya niştecihên wan devera ji ber tobarandina rojane koçber bû û derbider bûne. Vê pirsê dikin. Heger êvîşeke din hat û pêk hat. Vê carê wê berê xwe bidin ku? Zana Omer dengê Amerîka. Tiltemerê. پلەی گەرمی لە نیویۆرک گەیشتوەتە 35 پلەی سەدی. هەر بۆیە خەڵکی نیویۆرک هەڵدەدەن زۆربەی پشوەکانیان لەم هاوینەدا لە کەنار دەریاکاندا بەسەر بەرن. بەڵام بەهۆی پەتای کۆرۆناوە ئایا کەنارەکان سڵامەتن یان خەڵکی نیویۆرک شوێنی پێویستیان بۆ بەسەربردنی کاتەکانیان لە هاویندا هەیە؟ بۆ وەڵامیان پرسیارانە بینەری راپۆرتێکی دەنگی ئەمریکا دەبین. Li bajarê Newyorkê her çiqas zivistan pir sar derbas bibe, havîn jî ew xas germ derbas dibe. Di van rojan de germahî der û dora 35 santigrat e. û Newyorkê jî demên xwe pirtir li ber avan derbas dikin. Me jî wek dengê Amerîkayê ji Newyorkiyan pirsî ka havîna wan çawa derbas dibe û ji aliyê derfetên havînê çixas sûd werdigirin. Ez mirovekî li aliyê negatif disekinim ango ez ji germahiyê gelekî hez dikim û ez bixweşî di meha tebaxê de ji dayîk bûme. Ez germê ji sermê çêtir dibînim. Ez tamê ji her aliyê havînê digirim. Ji ber vê yekê ku em hatine beravê. Beravên Newyorkê di dema havînê de pir qelebalixin û di demên pandemiyê de dibe ku bibe sedema belavbûna Covid-19. Gel û nişvan li ser vê mijarê çi difikirin û xwe bi ewle dibînin an jî na. Her çiqas pandemî hebe jî ez xwe bi ewle dibînim. Ji ber ku min vaksîna xwe wergirtiye, ez ji havînê û ber avê tam digirim. Ji bo min ew qas jî germ nîne. Ji ber ku ez ji havînê pir hez dikim. Li bajarê Newyorkê bêgumanciyên avjeniyê hene. Lê hin rûnişvan gazincan dikin û dibêjin di vê şarederiya Newyorkê zêdetir kar ji bo havînê bike.
لە نیویۆرکی هاوینێکی پڕ گەرم هەیە ئەم حەز دەکەن خوێن لەبەر بەراوێک و یەک ژوان جیهی هەری باشە لە نیویۆرکەیە دڵشاد بکەن بەڕاستی شارەداری نیویۆرکی دەکارێت زیاتر ji bo rûnişwanan kar bike lev re di hejmana jiyanparê zandekê masiyek heye û divê zêdetir hevzên avjenî jî hebûna her wiha derûdora me divê zêdetir dar jî hebûna. Di heman demê de divan rojan da li bajarê New Yorkê çend kes ji alî semasiyan ve rastî êrîşan hatin. Desthilatdarê New Yorkê jî dan ragihandin ku divê kesên ku diçin avjeniyê pirtir bala xwe bidin der û dora xwe. Sinan Tunçdemîr, Dengê Amerîka, New York. Li Bîrametê dema Kurd bû ku dadgeha bilind Amerîka mafê ji ber birinê ji jinên Amerîkî stand. Vê natirs li cem çalakvanên gelek welatên cîhanê durist kiriye û ew hizra karîgeriya wê biryarê li ser biryarên welat û hikûmetên xwe dikin. Li Kenya vî welatê Efrîkayê çalakvanên dijî ji ber birinê keyfxweş bûn bi biryara dadgeha bilind Amerîkî lê kesên ku piştevanên ji ber birinê ne ditirsin asteng li pêş jinên welatê wan jî werin danîn. Grûpên dijî ji ber birina zarokan li Kenya Kûpraniya wan kiristiyanin biryara dadgeha bilind ya Amerîkaya qedexekirina ji ber birina zarokan tiştekî pîroz dibînin. Ji ber birina zarokan kuştin e û ev kesên vê yekê dikin jî kujerin dadgehê biryara rasta. Kenya tenê rê dide ji ber birina zarokan eger ji bo sedemin saxlemî bin. Ev yek dihêle gelek jin bi rêyên neewle ji ber xwe bibin. Dayana ku ne navê wê rastî ye dît çawa hevala wê jiyana xwe ji dest da piştî ji ber birineka neewle. Dayana biryar da heman tişt bi serê wê neyê. Ez çome doktorekî baş û wî hemî taqîkarî bû min çêkirin. Ez niha gelek başim. Tenduristiya min gelek baş e û min çi pirsgirêkên saxlemiyê nînin. Lêwa gelek ji piştgirên ji ber birina zarokan li Efrîqa, Dayana nîgeran e ku biryara dadgeha bilind ya Amerîka wê welatê Kenya jîhan bide ku qanûnên dijî ji ber birina zarokan zêdetir bike. Rêxistina saxlemiya cîhanê dide zanîn ku 75 ji sedî ya ji ber birina zarokan li Efrîqa bi awayekî neewlet tên kirin. Wezareta Saxlemiye ya Kenya texmîn dike ku her sal nêzik 2600 jin jiyana xwe ji dest didin. Rêjeyeke bilind ya mirina jinên dugiyan heye ku di encama ji berbirinên neewle de derdikevin. Ji ber ku mafê van jinan tune ye ku xwe bighînin xizmetên ji berbirinê yên ewle. Serokê Berê Amerîka Donald Trump alîkariya diraviya saxlemiya zarokbûnê bi welatê ji nû geşe dikin asteng kir ku dibe beşek ji astengkirina zanyariyan li ser ji ber birina zarokan ya nasiyar bi gag rule. Çalakvanên mafin ji ber birina zarokan dibêjin ev nîşana yekem bû ku divê karê zêdetir li ser vê babetê were kirin. Dema ku Amerîka gelek bi dilgermî alîkariya sîstema me ya saxlemiyê dike, divê ku em bixwe zêdetir li pêş bîn. Ku me yasayên rast hebin û bi tevgeriyaneke rastîn ku baştirîn rêkên me bigihîne tenduristiya zarokbûnê di nav da çavdêriya ji ber birinê. Kenya di sala 2019 da ji ber birina zarokan erê kir tenê eger bi sedema destdirêjiya seksî be. Dadwerekî di meha sê ya îsal da biryar da ku ji ber birina zarokan mafekê destûrî ye û wî her wiha nimûneya Roe v. Wade anî ziman. Ev biryare rastî gelek astengiyan tê û çalakvanên mafê ji ber birina zarokan nîgeranin ku biryara dadgeha bilind ya Amerîka li dijî ji ber birina zarokan wê karîgerî li ser welatê Kenya jî bike. Bo raporta Cuma Majanga, Ravindowski, Dengê Amerîka. Rast be yan nerast be baş be yan xerab be ev pirsa cîhanî ya mesela ji ber birina zarokan dikeve yan dibe naverokê siyasetê nebitinê li Amerîka belkû li welatên tevaya cîhanê. Vê şendê jî em tên dawiya bernama Kurd Connection ya îro ev bername hûn dikarin li ser platformên Dengê Amerîka, Facebook û platformên dî temaşa bikin cuda raport û hevpeyvînên ku hatin kirin di raportê de cuda hûn dikarin li ser dîsan platformên beşê Kurdiyê Dengê Amerîka temaşa bikin. بەڵێ تا سبەینێ و بەرنمەیەکی دیکەی کورد کۆنکشن لای منەوە بە فراوی نووری هەر شاد و بەختەوەر بن. خدا حافظ.